لە ڕۆژی قیامەت دەموچاوانێک ڕوون و ڕۆشنا و دیار و سپی و گەشاوەن خوای گەورە لەوانەمان بجێڕێت. وتەسوەد وجوه دەفەرمێ لە بەرامبەریشدا دەموچاوانێکن ڕوخسارانێکن کە ڕەش و هەروەها پڕ لە ناڕەحەتی و پڕ لە تەپوتۆز و زەحمەتی و دژوارین. فأما الذين اسودت وجوههم بەڵام ئەوانەی کە دەموچاویان ڕەش هەڵگەڕاوە ڕوخساریان تاریکە زەحمەتیان بە ناوچاوانیەوەیە ئەکەفەرتم بعد ئیمانیکم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. پیان دەوترێت و لە بەرامبەر ئەو کافربوون و بێبڕوایەی کە هەیان بوو کە خودای پەروەردگار وەسفیانمان بۆ دەکا و دەفەرمێت پیان دەوترێت ئەکەفەرتم بعد ئیمانیکم، لە دوای ئەوەی کە ئیماندار بوون، لە دوای ئەوەی کە ئێوە پەروەردگارتان دەناسی و ئاگاداری خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی بوون، ئێوە کافر بوون بعد ئیمانیکم دەسە کەوا بوو فذوقوا العذاب بما كنتم تكفرون. سزای خوا بچێژن، سزا بچێژن، نۆشیکەن لە بەرامبەر ئەو کافر بوون و سپڵەی و ناپێزانی کە هەتانە و لە بەرامبەر واسلێهێنانی ئیسلام و دینداری و خواناسی و بەگوێنەکردنی فەرمانەکانی پێغەمبەر و هەروەها فەرمانەکانی ڕەب العالەمین.